بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست لە هەر جێگەیەکن. لەگەڵ هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک پێشکەش دەکەین. لەم ئەڵقەیەدا پرسیومانە و دەپرسین بۆچی دابەشکردنی موچە لە هەرێم بە سستی بەڕێوە دەچێت، یان دابەشکردنی ئەم موچەیە کە لە کاتی خۆیدا نییە و دوا دەکەوێت چ کاریگەریەکی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران و خەڵک بە شێوازێکی گشتی هەیە لە هەرێمی کوردستان. ئێمە ئەم تەوەرێمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە دیجیتال میدیای پەیام داناوە، کۆمەڵێک بەڕێز بەشداریان تێدا کردووە. هەروەها ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لەسەر ئەم تەوەرەیە کۆمنتەکانی خۆتان لە ڕێگەی ئەو ژمارانەی کە هاوکارانم لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دایانناوە ڕاستەوخۆ پەیوەندی بکەن و قسەی خۆتان، تێڕوانێنی خۆتان، کۆمنتی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەی ئێمە بدەن. بۆچی دابەشکردنی موچە لە هەرێم بە سستی بەڕێوە دەچێت؟ بێگومان موچە شتێکی با بڵین مافێکی سادە و ئاسایی هەر موچەخۆر و فەرمانبەرێکە، بەڵام لەم وڵاتی ئێمە کات و ڕۆژ و وادەی دابشکردنی موچە بۆ تەمەژدانەی دەستگاکانی ڕاگەاندن و سایتەکانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان. دەپرسین دەبێ هۆکاری ئەمە چی بێت وای لێ هاتووە موچە بەم شێوازە بۆتە مزگێنی و بۆتە هەواڵێکی خۆش بۆ فەرمانبەران لە دەستگاکانی ڕاگەاندنەوە کە دەبێت لە مانگ و لە کات و لە ساتی خۆیان موچە بدرێت بە فەرمانبەران و موچەخۆران، بۆ دەبێت ئەمەیان پێ بفرۆشرێتەوە، پێ وەکو مزگێنی وەکو دەستکەوتێک پێ بدرێت بە بەڕاستی بە فەرمانبەران. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەتوانن لە ڕێگەی دیجیتال میدیای پەیام، هەروەها لە ڕێگەی ئەو ژمارانەی کە ڕاستەوخۆ لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەون، دەتوانن پەیوەندەکانی خۆتان ببەستن لەگەڵ ئێمە و قسەی خۆتان لەسەر ئەم تەوەرێ بکەن. سەرەتا دەچینە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست. کاکە محەممەد وەرەگرین. کاک محەممەد سڵاوی خوات لەبێت، ئێوارە باش. سڵاو لە تۆی بەڕێزیش. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵا. فەرموو لەسەر تەوەری بەرنامەکەمان چی دەیە؟ وەڵایی بەڕێزگیان من ئەڵێم ئەم سەرکردانەی ئێمە ئەو دەسەڵاتدارانەی ئێمە خۆیان ماڵ و مناڵیان لە ئەوروپا ئاژی و پێویستیان بە موچە نییە، بە دەفتەرەها دۆلار لە بەردەستیانایە و بەڵام ئیسە بۆ نمونە کەسێکی وەکو من کەمەندامێکی سەنگەرم کە موچە وەرەگرم، ئەو موچەیە کە وەریەگرم منە ڕۆم لای بەقاڵەکەی پاڵ ماڵ خۆمانە بە قەرزە موچە شتێنم پێی ئەڵەم سەری مانگ موچە تێمە ئەڵێ بەس پێم بڵێ موچەکە و کەی وەرەگری، نازانم چی پێ بڵم، یعنی کە من نەزانم کەی وەرەگرم چی پێ بڵم، ئەویش بەلالووتێک خۆ شتەکەمەیاتێ ئەڵێ دڵنیا نیم تۆ کەی ئەمەیتێ، بەڵام ئەمانە زۆر غەدرەکەن. کاکە موچە حەقی خۆمانە، من ئیتر ئەندامێکی دەستەم لە دەرزاوە، بەڵام خۆ من کاتی خۆی کردومە بۆ موچە نەم کردووە، بەڵام من حەقی شەرعی خۆمە. ئەمڕۆ کە کوردستان ڕزگار بووە بەشێکی حەقی خۆمانە، ئێمە ئەو موچەیەمان بەنێ بۆ ئێمە سەربەرزانە ماڵ و مناڵەکانمان بەخێو بکەین. واتە کاک محەممەد تۆ پێت وایە هەر ئەمە شتێکی سادە و سەرەتاییە دەبێت کات و سات و ڕۆژی موچەی فەرمانبەرانی هەر وەزارەتێک دیاری کراو بێ و پێویست ناکات هەم دوا بکەوێت هەم دەستگاکانی ڕاگەاندن وەک مژدانە بیبەخشنەوە بەسەر موچەخۆرانە. کاک محەممەد بەڵێ زۆر ڕاستە. زۆر باشە. ئەم حکومەتەی ئێمە کە ئێستا ئەم موچەوە دابەشەکات کە پێشەوە ڕکلامی بۆکەن ئەوە موچە هات ئەوە هات، پێویست بەوە ناکە باوەڕ بکە موچە ئەتوانن لە یەک ڕۆژداهینی هەموو وەزارەتەکان بدرێت. یعنی ئەم کارمەندە ئەم هەموو کارمەندەی بانقەیشی چییە؟ هەر بانقی 6 کارمەندی هەیە بڕۆ، یعنی چییە کە نەمانە؟ پێویست ناکا بڵێ وەزارەتی پێشمەرگایە یەکی مانگ و وەزارەتی تەندروستی دوی مانگ و ئەو وەزارەتانەوە دابەشەکە. من پێم باشە یعنی لە یەک ڕۆژە موچەکە دیاری بکەن و لە یەک ڕۆژیشا دابەش بکرێت باشتر. هەر تێکێوەنە قورس نییە براکەم. باش، ئەم دواکەوتنی موچێ لە کات و وادەی خۆیان کە 30 مانگ تێ پەڕێبێ بە 35-40 زیاتریش جارە جارە با بڵین تەئسیری لەسەر بارودۆخی ژیانی موچەخۆران دروست کردووە یان نا؟ بەڵێ بە تاکید بە دڵنیایەوە تاسیری کردووە. من پێتاڵم من ئەڕۆم ئێستا من
مثلا مناڵەکەم پێمەڵێ ئەڵێ باوکە کەی فاسیلەکەم بۆ ئەکڕی من کە تاچیت نیم موچەکەم کەی وەرەگرم پێی بڵێم کەی ئەگەر پێی بڵم 20 مانگ بۆتەکڕم ئەگەر من لە حوتی مانگا وەرم گرت ئەڵ کوڕەکە سیخەم پێ ناکە ئاڵێ باوکم درۆی لەگەڵا کردم یعنی باوەری بەخۆی نییە چونکە منیش کەسێک پەروەردەکەم کە گەورە بێت باوەری بەخۆی نەبێت درۆم لەگەڵا کردووە ئێمە خۆی حکوومەتەکەمان درۆستنە ئەگەر ئەو ڕاستگۆ بێ لەگەڵمانە ئێمەش تەڵعان ڕاستگۆبی لەگەڵ مناڵەکانمانە زۆر ڕاستە جا متەطەلەباتی مناڵیش ئاسانترە توانی بە جۆرەك لە جۆرەکان تۆزێک دوای بخەی بەڵام خۆگەر خێزان داواکاری هەبێ هاوسەرەکان داواکاریان هەبێ ئەوە ئیتر خوا پەنامان بە لەوانەیە قەومێگەر لە کاتی خۆیان جێبەجێ نەکرێت دەست خۆش زۆر سپاس کاک محەممەد لە هەڵەبجە لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردنت بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک میران حەسەن نووسیوێتی تەنها ئەیانەوێت میلەت عەزیەت بدەن ئەگەرنا هیچ هۆکارێک نییە بۆ سستی و لە کاتی خۆی دابەش نەکردنی موچە کوردۆ دارەبەنی ئەڵێ لەبەر ئەوەی موچەخۆر بە هەموو شێوەیەک بێدەنگە و ئەم بارودۆخە قوبوڵەکات بۆیە هەر مانگە و لە کات و لە سات و لە ڕۆژێکدا موچە بە موچەخۆران ئەدرێت مستەفا نادر دەڵێت لەبەر ئەوەی کەسی نەشیا و لە شوێنی شیا و دانراوە بۆیە حاڵمان بەم ڕۆژە گەیشتووە ئەوە بۆ چوونی کاک مستەفایە هەروەها سروشت عەلیەڵێ هاوڵاتی وای لێ هاتووە بە هەموو شتێک ڕازیە بۆیە وای بەرامبەرەکرێت دەچینە ژاراوە کاک حەمەڕەشید وەرەگرین کاک حەمەڕەشید سڵاوی خوات لەبێت سڵاوی خوای لە جەنابەت دەست خۆش بێتەوەری زۆر جوانە پڕ بەدڵ پێم خۆش بۆتە کاکە مانگیە و خزمانەت چلیە پەنجاییات تێگەیشتی ئەوان هێچ حسابی بۆ میلەتەی ناکەن قەتیان وا بەخۆوە نەدیوە ئەم هەموو سەروەتە لە بەردەستیاندا بێ پێیان سەیرە تێگەیشتی لە بیریان چۆتەوە هەمومان یەکتر دەناسین خەڵک یارمەتی نەدا با چیان هەبوو لە شاخی بەڵێ جەنابەت فەرمانبەری کاک حەمەڕەشی خانە نشینم خانە نشینی زۆر باشە هەر بەڕاست ئێوە موچەی مانگی چەنی ساڵی چەندتان وەرگرتووە تا ئێستا وەڵڵا وەختە بڵێم تەشپیان نەبێ ڕێزم بۆ جەنابەت بۆ ڕێزم بۆ جەنابەت بۆ ئەنەی کە گویان لێمە جێژیان کردوین هەر نازانی موچەی وەرگرتووە با کەسیان والێ کردووە کەس نازانی چۆنە زۆر بێسەرەوبەرەیە باش ئەم بێسەروبەرەیە کاک حەمەڕەشی ئەوەی جەنابەت ناوت نابێسەروبەرەی لەسەر ژیانی فەرمانبەران و موچەخۆران و خانەنشینان چ لێکەوتەیەکی خراپی دەبێت هەر مانگە و لە ڕۆژ و لە کاتێکا و بە 35 شەو جارێک موچە دابەژەکرێت باوەڕم پێ بکە خەڵکەکەیان تووشی نەخۆشی نەفسی کردووە جا فەقیری وا هەیە خانە نشینی مەدەری 220,000 جاوەرە بە 50 شەوی بە 45 شەوی بە 40 شەوی ئەو ڕۆدێ مژدەتان دەدەینەوە موچە هات ئێکورە بابەت خۆر بەسەرا حەقی خۆیەتی 40-50 ساڵ خزمەتی کردووە خانە نشین کراوە تو وای لێ دەکەی کاکە حکومەتایەتی بەو شێوە ئاوا حکومەتە وەڵی پێم سەیرە و خزمانەی ماوە لەو میلەتەی دەکەن بۆ خۆیان تەحمولی ئەوەی دەکەن منداڵی خۆیان لێ قبوڵ دەکەن چێ هەیەیان منداڵەکانی لە کوردستان دەژیە ئەکسەریان لە ئەوروپای دەژیان تێگەیشتی وەڵی بەڕاستی وعدێکی زۆر درا خزمەتی خاک و وڵاتەکەی بکەن وعد درا خزمەتی میلە هەر لە شاخی قرار وا بوو جانەگە نەجاتمان دەبێ و بەحەس کۆتایی پێدێ ئەو میلەتە دەبێ ببوژێتەوە لەسەر دەستی ئای بابا وەڵا بابە میلەتیان بوژاندەوە وەڵی بابە خزمەتی میلەتیان کرد کاکە خۆ بەڕاستیت سام بکەین ڕێزم بۆ هەموو لایەکی ڕاستە تێکۆشەریان تێدایە ماندویان تێدایە بەڵام وەڵڵاهی بێڕەزی تێدا دروست دەبێ لەزارم ڕانایە چووکە کەلیمەی درۆ بۆ هەموو کەس ناکرێ بکەی بەڵام ڕاستی نەگوتن لەگەڵ خەڵک شتێکی خراپە بێڕێزی لێ پەیدا دەبێ ئێستا تەماشاکە مەسوولێک دێر لە بەدریجێکی لە شوێنێکی چی ڕێزی لێ دەگری مەسەلە چییە؟ بەڵێ دەست خۆش کاک حەمەڕەشی زۆر سپاس بۆ پەیوەندیکردن بۆ قسەخۆش و نەستەقەکانت سپاس دەکەین دەچینە شاری هەولێر کاک عەبدولسەمەد وەرەگرین سڵاوی خوات دەبێت سلام خوال لەوێت دەستخۆشی بەرنامە کەس لێ دەکەم زۆر سپاس کاک عەبدولسەمەد لەسەر تەوەری بەرنامەکەمان فەرموو چیت هەیە
برای بەڕێزم ئێمە ملەتی کورد زۆر بە ساویرکەی دەژین مەقسەدمانەکەین ئەمە ماوساوی بە ساویرکەینە لە بۆ زۆر دەخەرەتێن ئێمە ملەتی کورد هەر بە ساویرکەی ژیانی لێ گەیشتنە ئەو ڕۆژێ بەرنامەکمان نیە لە بۆ ژیانی خۆمان ئاسبێنێت دەکە یا ساڵی داهات چمان بەسەر دێتن بەڵێ هەر لە قیادە ڕاهەتا دەبێتە فەردی تاتیش ئێمە یاکو دەبینی ڕۆژانە و مانگانە ئەمە هەر بڵێن مەعاشەکە هات یا مەعاشەکە نهات بەیەک مەعاشی عالم هەموو مەغرور بوو هەموو هەر کەڕی هەموو دەربەڕی ئێستاکەش دای مەعاش دەدا حکومەتیشی خۆی تێدەزانی خەڵکەکە چۆنە بەڵێ خەڵکەکەیان چەندان دێ بەنا خۆی مەعاش ئەگەر هەبی نەبی ئەوان دەتوانن دای ئەو نێمانگانی لە کاتی خۆی بیدەن بەڵام ئیشی خۆیان بە کاتی خۆیان پێ و هیچی کەژا ملەتەکەش ئەگەر دوێ مەعاشەکە تاخیر دەبی دەنجی لێ دێوەکی مەعاشەکە یا دوو مانگان کردە بیتن دەستخۆش بێ کاک عەبدولسەمەد زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ جەنابەت بەڵێ بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاوات شەریف نووسێتی بێدەنگی خەڵک وای کردو حکومەت بەویست و ئارەزووی خۆی موچە بدات شێروان بۆستێنی نووسیوێتی خەڵک وا ترسێنراوە موچە مافی شەرعی یاسایی خۆیەتی ناتوانێت داوای بکات ینی ترسێنراوە مەبەستی لەوەیە کە دیارە ئەگەر داوای بکات موچەکەی مەترسی بچێتە سەر بۆیە ناوێرێت داوای موچەکەی بکات فرمێسک بورهان نووسیوێتی حکومەت خۆی بەمەبەست موچە دابش ناکە ئەجینە ئەگەر ئارزووی لێبێ موچە دابەشەکات لە چەمچەماڵەوە کە زرار وەرەگرین فەرموو کاک زرار کاک زرار کاک زرار کاک ئێوارە باش ئێوارە باش قوربان دەستخۆشتان لێکەم ویوای سەرکەوتن بۆ تەواوی کارمەندانی تەلەڤیزۆنی پەیام و دەخوازم زۆر سپاس بە ناوی هەموو من دەستخۆشتان لێکەم وەتەوەرەی جوان هەڵبژاردووە یاخۆ سەرکەوتوو بن زۆر سپاس ئینشەڵا باش ئەبێ و من بە بۆچنی منە ینی ئەگەر ڕێکەوتنیەکەتە سەر ڕێکەوتنی پارتیژێت ئەمە سیاسەتە کاک هەفتان تۆ پێ دوایە پارە هەیە و شت هەیە بەڵام کە دابەش ناکرێ بەهۆی ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکانەوەیە خەڵک باجەکەیەیە بەتەشید پارە هەیە بەڵام ئەمە لەسەر ڕێکەوتنی سیاسیە ڕێکەوتنیشی سیاسێت تا ئەم حزبانە بۆ خۆیان ڕێک نەکەون نە بەو شێوەیە خزمەتی هاوڵاتیانەکرێت من پێم وابێ ئەم حکوومەتەش بەو شێوەیە هەڵە حکوومەتەکەی ڕابردووە بێت لەبەرەوەی یەک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و شەریکە بەشە و ئەوێ بچێتە حکوومەتەوە هەرچی یەک بکەن ئەو دوو پارتە سەرەکیە هی خۆیانە بە هی خۆیان ێزانن هەرە بێ خۆشیان بیتن ئەمانی تر هیچ هەبێ هاوکارێک بن لەگەلانە ئەگەر نا ئەوەی کە بکرێ پرۆژە بکرێ هەر شتێک بکرێ لە ئێمە کردمان ئێمەکرد ئەگەر هەر شتێک بکرێت بەڵام من بە بۆچوونی خۆم موچە باشەوێت دوای حکوومەت تەشکیلکردن موچە سیستەمی خۆی چێت و سیستەمی خۆی مانگا نادرێت بەڵام من یەک داوایەکم هەیە کاکدان بەڵێ داواکە ئەوەیە ئەو کاتەی نیوە موچە بوو من وەکو بەرپرسم لەو قسێکە لە چەمچەماڵ مۆزەفەکانی چەمچەماڵ تا سەعات 11 ئەگەر 12 هەبوو هەفتەی ڕۆژە دوام دێت هەفتەی ڕۆژەکە چۆن 9 بۆ 11 9 بۆ 12 بەڵێ یا دوو ڕۆژ دەوام نەبوو ئەم موچە من حەزەکەم بێ ڕوونکردنەوەیەک یان مامۆستایەکی بەڕێز جوانتر ئەم شتە بەرنامەیەکی لەسەرکەن و چۆنەڵی مێزگریەکی لەسەر کرێ ئایا حەڵاڵە لێستا بەدەوام موچەکەی بدرێت کاکە لە ساعت 12 هەر بڕاتەوە بۆ ماڵەوە ساعت منیش نەتوانم ئیش و کارەکەی خۆم ڕایی نەدێت دوو ڕۆژ بچم بۆ نووزایەک یا کاکە وڵات ئەمڕۆ داوامی نەکردو کاکە وڵی پێی حەڵاڵ نییە من پێشمەرگەم بەڵام وڵای و پێی حەڵاڵ نییە ئێستا موچەکەم ماناوە خۆی هاتووە کاکدانە ینی مەحقول نییە کاکە ساعت 12 ئەڕاتوێ بۆ کاکەچیان یخۆ تۆ مانگە موچەکە دۆرگتۆ کاکە دکتۆرەکە هەروە هێ کاکە خەفەریات تێ بمێنەوە ێ باش تۆ حکومەت لە پای ئەوەیان موچەکاتێ ببوورە زۆر کاتشم گرتن دەستخۆش بێ کاکزرار سواز بۆ پەیوەندیەکەت بێگومان دوولایەنەیە دەبێت حکومەت ماف و شایستە دارایی و امتیازاتەکانی فەرمانبەران لە کاتی خۆیدا بدات و دەبێت فەرمانبەرانیش بەو ساعات و کاتەوە پابند بن کە حکومەت دیاری کردو بێگومان بۆ دەوامکردن عەقدەکە دوولایەنەیە دەبێت ئەم ساعات و ئەوە ڕۆژ داوام کات لە بەرامبەریشا حکومەت ئەم پارەی بداتەوە سپاس بۆ جەنابیشت دەچینە شارە زوور کاک شەماڵ وەرەگرین سڵاوی خوارد لەبێت کاک شەماڵ
سڵاوی لە تۆ باشی برای بەڕێزم زۆر سپاس بەڕێزیر فەرموو لەسەر چی دێ لەسەر تەوەری بەرنامەکە چیان وەڵای لەسەرم تۆرە خەڵک باسی حکومەت دەگاڵێ حکومەت خراپە بەڵێ ئێمە لە شارە زۆر و ئەوقاتی شارە زۆر هەمووی ئەوقاتی شارە زۆر بە عام بڵێم بەڵێ خەڵک دەڵێ حکومەت خراپە ئێمە نەفەری وایە 30,000 40,000 50,000 لێ بڕاوە ئەڵێن بۆ چییە؟ ئەڵێن پاسیانگرتووە لە سلێمانیوە فەرمانبەرانە گێڕدێتەوە بۆ سادق هەڵساون 30,000 و 40,000 هەری لە 50,000 ئەبڕن لەو کاتەوەی ئەم موچە ئەوای لاتوە ئەی بڕن لە فەرمانبەران خۆمە حکومەتیش نییە حکومەت خەبەری لێ نییە کاک شەماڵ نازانێت کێ ئەی بڕێ پرسیارەکەن کەس نازانێت کێ ئەی بڕێ ببوورە جوان تێنەگەیشتموتت لە بەرامبەر چییە ئەی بڕن ئەو بڕەپارەیە پاسیان گرتووە پاسیان بۆ فەرمانبەر گرتووە لە سلێمانیوە نەفەری فەرمانبەرانە گوازێتەوە بۆ سایق پارەکان ئێمە بڕێوەش ئەوە لەو کاتەوە ئەم موچاوای لاتەوە لێمانە بڕن 40,000 30,000 50,000 هەر نەفەرێکی در ئەوەی لێ بڕن و هیچیش دیار نییە چەند مانگێک لەمە گەشت 3-4 مانگ لەمە گەشت پێیان دیوزیانێکی 30,000 لێ بڕین بۆ موچەکەتان ئەوەی ئەو 50,000تان بۆ بگەڕێنەوە تا ئیزاش 30,000ەکەیشمان ڕۆیشتە سەر و ئەویش دیار نییە ئەم لێبڕینە بە شێوازێکی ڕەسمیە یان ناڕەسمیە وڵا کردیانەوە دەڕەسی و حکومەتیش نازانماگە لە هیچ نیست حکومەت پاشەکەوتەکەی کردووە ئەمانش دەیەوە 30,000 لێ باش جەنابەت فەرمانبەری وەزارەتی ئەوقافی لە شارە زوور بەڵێ بۆ سەردانی سلێمانی بۆ بەڕێوەبەرەتی گشتی ئەوقاف ناکەی بزانی ئەم لێبڕینە بە فەرمی دانراوە لێتان ببڕدرێت یان نافەرمیە و کەس ئاگای لێ نییە ئەمە لە گەرمیان نییە ئەم بەزمە لە گەرمیان نییە لە سلێمانی نییە لە هەولێر نییە بەس شارە زۆرە زۆر باشەوە ئێوە لێرە ئەمەتان کرد ئێمە هەوڵەدەین لە ڕێی پەیامنێرانمانەوە لە دەڤەرەکە بە داداچوونی بکەین بەڵام خۆشتان مەیدانی سەردانی ئەوقافی سلێمانی بکەن بڵێن ئێمە ئەوە نەفەرمانبەرین ئەمەمان لێ بڕێت هۆکاری چییە؟ کورد سلێمانی چەند برادەرێک بەخوا چوونە بە سلێمانیەوە هەر وەکو خۆی وایە نازانێ ئەمە یعنی پاسێک تۆ ئەگەر بیگرت مانگانە ئەوەنێ ئەبێت تۆ لەبەری 30,000 لێ ببڕیت پاسێک هەر کردمان ملیۆنی نییە ملیۆنێکی لێ ببڕیت کاک شەماڵ ئەگەر ئەرگ نەبێت دوای تەواوبوونی بەرنامەکە خۆ حکومەتیش خەبەری لێ نییە حکومەت پاشەکەوتەکەی کردووە کاک شەماڵ ئەرگ نەبێت دوای تەواوبوونی بەرنامەکە بەڵێ دوای تەواوبوونی دوای ئەگەر گوێ لە من بگری سوپاس دەکەم دوای تەواوبوونی بەرنامەکە تەلەفۆن کەرەوە بۆ ژمارەی کە تەلەفۆنت بۆ کردووە ژمارەکە لای ئەو بەڕێزەدا بنێ ئێمە دەیدەینە بەشی هەواڵ بووی بە دۆداچوونی بۆ بکرە زۆر سوپاس دەکەین دەچینە سلێمانی کاکیە من وەرەگرین سڵاوی خوارد لێبێت کاکێ من السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەت لەکەم کاکە ئەنانجان. زۆر سپاس کاکێ من فەرموو. لە مانتارێکی عێراقی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەم باسی دابەشکردنی موچەی کرد لە هەرێمی کوردستان ئەو پەرلەمانتارە عێراقیە و تورکمانە دەڵێت هەرێمی کوردستان بێساحێبە بێخاوەنە بێساحێبە دوو مافیا ئەم وڵاتە بەڕێوە بن. یعنی چی معاش دابەشکردن ڕۆژێک بە ناوی شی ڕەسمی و ڕۆژێک بە ناوی هەندێشتەوە موچە دوو ئاخەن ئەمە گاڵتەکردنە بە عەقڵی ئەم میلەتە داماوە. ڕاستەکەی خەڵک قابلێتی وای لێ بکرێ بۆچی خەڵک سەناکە دوو مافیا دوو بازرگان دوو متەخۆر ئەم وڵاتە بڕێوە بن داواکەین لە بەرپرسان جەناب وەکو لایەنێکی ئیسلامی ببن بەیانێکی بەقووەت یعنی بۆچی گاڵتەکردن بە عەقڵی ئەم هەرێما ئەو ئەندا پەرلەمانە دەستخۆشی دیەکەم نامەی دەستخۆشی بەرادووە داوا لە هەرێمی کوردستانەکە داوا لە هاوڵاتیان دەکا بێدەنگی تشتێنن دابەشکردنی موچە بەم شێوەیە نابێت گاڵتاکەن بە عەقڵی من و تۆ ئەم و ئەو تا کۆتایی کاگێ من جەنابەت فەرمانبەری هیچ دارایی نییە هیچ کێشێک بوونی نییە پارە زۆرە پارەی 4 مانگی هاتووە چەندان کراڵی ئاسمانی ئەکرێتەوە بۆ پارە هەیە بۆ بێئەخلاقکردنی خەڵک و لە ڕووجەناتان بۆ پارە نییە بۆ دابەشکردنی موچە فەرمانبەری جەنابەت کارمەندم لە وەزارەتی ئەوقاف باش ئەم دواکەوتنی موچەیە ئەوەی کە نازانی چ ڕۆژێک چەندی مانگ موچە وەرەگری چ تەئسیرێکی سلبی لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ئابووری و خێزانداری جەنابەت کردووە بۆ نمونە لە 100%
یەکەمەوە درۆمانە گەڵاکەن دووەمیشان وعدمان بۆ نمونە بە بەرەسە دەم فڵان ڕۆژ پارێت ئەدەمەوە فڵان ڕۆژ معاشی وەزارەتی ئەو خاڵ دێ سێکی هەفتەیە دوا دێ لای ئەو خۆتە شەرمەزارە بین. زۆر ڕاست. دەستخۆش سپاس کاگێ من سپاس بۆ کۆمەڵی ئیسلامی بتوانێت هەڵوێستی جوان بنوێنێ هەڵوێستە جوانەکانی وەکو گۆڕانی شەفتێڵ و خیانەت لە کۆمەڵی ئیسلامی کرد ئەو خیانەتە لە پشتەوەی گۆڕان قبول نەکرد چونکە گۆڕان دەستخۆش کاگێ دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت داوایەکی برانە و دۆستانم هەیە لە هەموو ئەو بۆ ڕێز و خۆشەویستانەی پەیوەندیەکەن بە بەرنامەکەی خۆتان لە شاشەکەی خۆتان شاشەی کەناڵی ئاسمانی پەیام تکە بە ناوی هیچ کەسێک ئەنی تەشیر بە هیچ کەسێ نەکەین ئێمە بەرنمەیەک دینێک ئیسلامیەکمانی زۆر گەورەیە زۆر جوان فێری کردوین ئەتوانین پەیامی خۆشمان بگەێنین بەبێ ئەوەی کە ناوزڕاندن تەشیر بە هیچ کەسێ بکەین ئەمەش مانای ئەوە نییە ڕاستیەکان نەڵێن لە جێی خۆیان لە شوێنی خۆیان دەشیانڵین بەڵام بەبێ ئەوەی کە تەشیر و ناوزڕاندن و بکەم سیرکردن و سوکردنی هیچ لایەن و کەسێکی تیابێ من سوپاستانەکەم زۆر لێتان مەمنونە بم. هەر لە شاری سلێمانی کاک حاجی ئەحمەد وەرەگرین سڵاوی خوا لەبێ کاک حاجی. عليكم السلام سرچاو کاک حاجی لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێگرە سوپاس دەکەین فەرموو. وەرە خوردم کاک برا بەڕێزەکان بەرێ چاوم فەرموو فەرموو لەسەر تەوەرەکەت چی دەیە کاک حاجی؟ والله من داواکاریم ئەزانی چیە داواکاریم ئەوەیە لە پێشمەرگەی ئەیلول و پێشمەرگە دێرینەکانی یەکێتی کە ڕووی خۆیان ڕەتکردبوون بۆ پێشمەرگەی ئەم دوو شۆڕشە جوانە. بەڵێ داواکاریم لەو پێشمەرگانە هەیە لە هی دێرین و هی ئەیلول بەڵێ بستنە سەر ناوچە و ئاسایش یەکێتی بچنە سەر ئاسایشی یەکێتی ئەیلولی بچنە سەر ئاسایشی پارتی لە هەموو شارەکان بۆ یان ئەوەتانێ ئەو پارەی کەوانەمانیان بڕێەوە هەژدەمان حەفدەمانیان بێمانیان بڕێوانەوە نەقل لە یەک شوێنێکا بماندنیە چونکە ئەوەی کە ئێمە کردومانە بۆ ئەوان کردومانە بۆ خۆمان نەمان کردووە ئێستاکێ ئێمە ئەو مەعاشەمان کە لێ بڕاوە هەرێکی 16مان حەفدەمان لە لێمان بڵاوە داواکاریمان ئەوەیە بەڕێ ئەو بەرنامەی ئێوەوە ئەم داواکاریمان بۆ داواکەن لە هەموو پێشمەرگەی یەکێتی و ئەیلول پێشمەرگەی دیارینی یەکێتی و پێشمەرگەی ئەیلول. کاک حاجی جەنابەت ئەگەر ئەم مانگە موچە وەربگری کە ئێستا مانگی چواری ساڵی 2019 موچەی کەی وەرەگری؟ وڵی قوربان خۆ باخەت ڕاستی وەکو کابرای ژاراوەی وتی خۆ ئەوەیان تێکوتێک داوەتێکەوە بەخوا نازانم هینمانی یەکە هینمانی دووە نازانم مانگی 1 و 2 2000 و چەند؟ 2000 نازانم ناڵێم هی ئەم مانگەیان هین ئەم ساڵە خۆی بڕاوە هەژدەمانیان لێمان بڕیوە هەژدەمان بەڵێ هەژدەیە هەفتەیەشتی جوایە لێمان بڕاوە. بەڵێ دەست خۆش بێ کاک حاجی لە سلێمانیەوە سوپاس بۆی بەشداریت کرد سوپاس بۆ جەنابەت. بەڵێ بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سیروان حسێن نووسیەتی با ئاوامان بەسەر بێت هەمووی خەتای ئەم خەڵکەیە ئەم فیرعەونانە دروست بوون ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێ موچەی موچە خۆرانە. جەلال سابیر ئەڵێت حکومەت ئەیەوێت هەمیشە هاوڵاتی لە چاوەڕوانی دابمێنێتەوە بۆیە وەک پێویست و لە کاتی خۆیان موچە دابەش ناکە. پەیوەندی تەلەفۆنیمان هەیە باوکی ئیسماعیل لە کەلار لە ناحی ڕزگاریەوە. بەڵە باوکی ئیسماعیل هەموو کاتێکە برای من سەرچاوەکانم دەستخۆشی بەرنامەکەت لێکم زۆر سپاس دەستخۆشی بۆ جەنابیشت کە پەیوەندی و کرد تۆری جوان دامەزانەوە بەڕاستی جێگای تەقدیرە. زۆر سپاس لەسەر تەوەرەکەت چی دەیە کاک باوکی ئیسماعیل؟ تەوەرەکە لەسەر موچەیە بەڵێ لەسەر ئەوەیە کە لە کاتی خۆیان و بە شێوازێکی سیستەماتیک موچە دابەش ناکرێنە. کاکدانە بۆ قورئانەوە تۆ نێژی بۆ غێبێژە موچەی 3 مانگ لە بەغاوە هاتووە. بەڵێ ئیسە موچەی 3 مانگ لە بەغاوە هاتووی حاضر و بزرە نایدەنە خەڵک قەسەم بەخوا. بەڵێ هاری بووی بەڵام ئەمانە حەچەنەکە نازانن چۆن بیخۆن ئەم پارە ئەوێنە خەڵک نازانن پێیان ناخۆشە نایدەنە خەڵک نازانن چۆن بیخۆن
منەی دەرفەتێکە ڕێژی بۆ بدۆزنەوە بیخۆن و مەسەلا ئەوە نییە بێژی وڵات گەرەێکیان یان نایدنە خەڵک یاخبیدەنە خەڵک و خەڵکی چۆنە دەن يعني حاجه رجع نخرب بردمو فرموش كشي فانظر رجنا ودي مش لك هاتي خويا بيان روز عطوبه او بعد بيان روز عطوبه نعطوبه وداو بري خارج جات او يا ون رد ايمان ما بس يجنا باش يجي وري دو يترك مو شيء ورنا قالوا يا ما مجدانا يوادارم بطاطا نقول داوله كومري اسلامي كان براسي هريسي جواري يعني او بروجيت انا برلمان لا صرف 15 كوتا ولا لا حكومته وين فرمان برانا حتشون يبي زختي ديالي بكلين نوين يوم قربان صوتان براسي تسجيلين نوين يوم بكن وابزانا وقويا كاري خير بروجي خيري ده تسجيليه كتي فاتي مكان شاورواني اللي مكان بحيش شويه نهي اللي بكن ندلك وبنو على بلا برو بعد نستنجي يعني حتشون يبرو حتشتي اوان بقولي يعني باشي يبي يخراو دەست خۆش باوکی اسماعیل زۆر سپاس دەکەین لە شارە زوور کاک لوقمان وەرەگرین بەڵە فەرموو هەموو کاتێکی برای بەڕێزم باشە قوربان زۆر سپاس فەرموو وەڵای من لە تەورەکەی بەڕێستان و تەناوی پێیان دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاس من بە چەندێکێک گەڕێنمەوە بۆ کەسیسی دابەشکردنی موچە من وەکو هێزی پێشمەرگاڵە دیتر من وەکو دایرەکانی دیکە شارەزانین بەڵام ئەگەڕێتە بۆ سیسی مۆزەفەکان ئەو مۆزەفانەی کە ئەچن لە کارمەندن یانی کارمەندی وەزارەتەکانن هێناکە تۆ بڵێیت و نەڵێ مەحاشەکە هاتووە لە بانکەکانە بەڵام بەداخەوە مۆزەفەکان کارمەندەکان کە ئەچن وەریەگرنەوە بن بە لیژەی مەعاش من بۆ ئەوەیە گەڕێنمەوە ئەم براتەرانەی لیژەی مەعاش کەمتەرخەمیەکەن یعنی بەڕاستی یان موچە دابەشەکەن یعنی ئەبێ بیکرێ بە سێ لیژنەوە موچانەکە دابەشەکرێ بەسەر هێزەکانیان بەسەر ئەو دایرەکان بە سێ چوار لیژنەوە بکرێ باشترە بێ ئاب و شوێنە تاخیر دابێت وەسای وەکو خۆمان وەکو هێزی پێشمەرگە پێنجی مام بۆ پێنجی مام مەعاشێ هیچ کێشەیەکی نییە بەزیتر وەکو وەزارەتەکانی کە شارەزانجیە نییە هەرەورەی دەسەرەدەن بەڵام یەک داواکاریم لە بزوتنەوەی کۆمەڵی ئیسلامی هەیە هیوادارم ئەوەی وەکو خاوەندەرێتی کە کۆمەڵی خەڵکی هەیە بەنی پێداوە گرانێتی بەم چەند ئاستەی کە کۆمەڵی ئیسلامی چەند کورسیەکی هیوادار و گوێ لە خەڵکی خۆی بگرێ ئاگاداری حکوومەتەکە ببێ باشترە پێم باشە بەشداری لە حکوومەتەکانکە زیاتر هات چاو نەبن لە هەندێکی کابراڵە زۆر چاوەڕوانی نەکەن بە گوێی کۆمەڵی حیزبی تر نەگەن حیزبانی تازە دروست بوون کۆمەڵی ئیسلامی با ئەو سیقەیە کە هەیەی ناو خەڵکانی ترە من وەکو لە ئەنگلیزی پادیموکراتی کوردستانی قسەکەم دەستخۆش باخوان نەبنە پاڵایەنەکانی تر نەچنە سەر ڕێبازی لایەنەکانی کۆمەڵی ئیسلامی با ئەو سیقەی هەیە لە دەستی نەیە دەستخۆش کاک لوقمان سپاس بۆ بەشداریت هەر لە شارە زوور کاک نازم وەرەگرین سڵاوی خوات لێبێت زۆر سپاس کاک نازم فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە چیت هەیە بەداخەوە پەیوەندی کاک نازم بچڕا هیوادارین بتوانێت لەگەڵ ئێمە پەیوەندەکەی گرێ بداتەوە بەڵە بەڕێزان هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نازەنین مەلا محەممەد نووسێتی لەبەر ئەوەی موچەمان لە دەست کەسانێکە نە لەخوا دەترسن و نەویژدانیان هەیە و نەخەمخۆری میلەتن ئەمەش بێدەنگین و بە هەمووی ڕازین هەر کەسە و دەستی گرتۆ بە کڵاوی خۆیەوە بانەی بە بەڵێ ژین فەرهادی ئەڵێت حەزیان لە ئەزیەتدانی خەڵکە لۆیەوا دەکەن میران حەسەن ئەڵێ هۆکار وشتی وان نییە تەنها پارتی حەزی لێ میلەت ئەزیەت بێت و تەواو باوکی ڕۆمان لە بازیان وەرەگرین سڵاوی خوات لەبێت باوکی ڕۆمان مامۆستاگیان سڵاوی خوای گەورە لێبێ سڵاوی خوا لە جەنابیشت قوربان باشی بەڕێزەکەم ئەم کاتەوە باش زۆر سپاس هەموو کاتێکی تۆش باش سڵاو لە تەوەرە جوانەکەت سڵاو لە کەناڵە جوانەکەش زۆر سپاس سڵاو لە جەنابیشت چاوت جوانە بینێ بۆچی دابەشکردنی موچە لە هەرێم بەسەسی بەڕێواشێت وەڵا نازانم مەگەر پادری ئەینەکانە زعیب بوو بێ مەگەر پیلەکەی تۆپی بێ ئامێرەکان نەجینا بەان قەس برای بەڕێز مەعاش بۆچی نادەنەوە خەڵکان یعنی خەڵکە بێ و ڕاستیە بزانێ خۆ لە کاتی هەڵبژاردنەکەش هەر وایە نەکرد ئاخر بۆ بانکەس یعنی باوکی ڕۆمان حکومەت قازان جێگەکە زۆر جار لە پەریا دروستەکرد بۆی خەڵک نەچێ بۆ دەنگنا بۆخوایان بچین بۆ ساختەکاری بۆ تەزویرکردن من نازانم میلەتی هەتاکێ بەدەست ئەمانەوە بچەوسێتەوە مامۆستاگیان یعنی بەداخەوە حکومەتێکی بیاڵوێت حکومەتێکی زۆر بێ مەشهور حکومەتێک یعنی حکومەت باوکی میلەتە کاکە
ئەبێ خزمەتی خەڵک ئەبێ موچەی خەڵک بدا وەڵی بیستوبارە معاش هاتەوە کاگە و معاش بۆمی هاوارێکارە بۆچی معاشمان نادەنێ برای بەڕێز خۆوە نەوتیاندا بەش نەکە برای جوانم ئەوە منطقەی ئێمە هەموو نەوتەکان خواری ساڵی ئەوە 3 ساڵە پارەیان لێوەرگردوین لە هەکولی هاوڵاتی لیاوەرگردن پارە وەرەکەیان داوەی چاوەڕێگە نەوتمان بنێ تو خۆ حکومەتایەتی واگرێت ویشدارتان یعنی ئەمە چی یاسای ئەم شتە قوبڵەکە کرد و حکومەتێک دەسەڵاتێک بەم شێوازە غەدە لە هاونیشتمانی خۆی بکات دەستخۆش باوکی ڕۆمان سواز بۆ پەیوەندیەکە دەستخۆش بێ دەچینە پایتەختی خۆشەویست کاک عەبدولخالق وەرەگرین سڵاوی خوارد لەبێت سلام عليك كاكدانا عليك السلام ورحمة الله كاك عەبدولخالق لە تەلەڤیزۆن و گوێ لە ئێمە مەگرە لە تەلەفۆنەکەوە گوێت لە ئێمە دەبێت فەرموو ئێوارە باش کاکدانا ئێوارەی جەنابیشت باش کاکدانا گیان بەڵێ کاکە من لە فەرمانبەرم لە وەزارەتی دارایی لە حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئێستا بینەری تەلەڤیزۆنەکەتان بووم کەناڵەکەتان بووم خەڵکەکە زۆری چاوەڕوان کردی ڕاستە ینی موچە و شتووا زۆر تاخیرەبی و ئەو بەڵام بەرنامەی زۆر جواندانرایە حەز دەکەم یەکەم جارێکە لە کەناڵەکەیەوە ئاگادارتان بکەمەوە سیستەمێکی بە ئەلکترۆنیمان حازوا بەڕێوەیە هەمووی دەبیتە بە ئەلکترۆنی دەکرێت یعنی وەکی کارتێکی لێدێ نظامی بانقی ئەلکترۆنی لێدێ پێویست ناکە سرێ موچە بگرین ئەو وەزارەتە ئەو وەزارەتە تر هەر کەسە و وەزارەتەکە بۆ خۆی دیارە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەر وەزارەتێک کاتێکی خۆیتی و دەچیتەی بانکەکانە لە مۆڵەکانە لە هەر شوێنێکە ئەو کاتێ پێوەکی نظامی بەغدا بەرەوەی دەبات باش ئەمە کەی ئەمە بەرنامەکە دانرایە بە حقیقەت یەکەم جارە قسە دەکەم هەتا حکومەتی هەرێم تەشکیل دەکرێت حکومەتی نوێ هەموو بەرنامەکە دانرایە هەموو حاضرە لە وەزارەت هەموو شتێک دانرایە بەس چاڕوانی وەینە حکومەتی نوێ تەشکیل بی و وەک مژدە بەخشێکیش کە سەرۆک حکومەتی هەرێم دامدرێ ئەوە بە هەوڵاتیان ڕادەگەینی باشە کاک عەبدولخالق تۆ دەفەرمی من فەرمانبەری وەزارەتی داراییم ئێستا پارە هەیە لە وەزارەتی دارایی بۆچی دابەش ناکرێ ینی بڕیار بوو ئەم مانگە لە سەرەتای مانگەوە دابش کرێ ئەم ڕۆدەی مانگە هێستا پێشمەرگە بە تەواوەتی پاری وەرنەگرتووە کاکە گیان ڕاستیەکە دەوێ يعني براسي تنها دوي حتى حكومة تشكيل ذكري حتى برلمان دانيش حكومة تشكيل ذكري نادانين يعني براسي بس بروش كذا أو كوبونو أو أنا الأمر واحد دري كوبونو ذكري يعني يشتي دري أمن والله قران أو توصل أمن أو بس كعب عبدالخالق يعني خلق موچەخۆر دەوامی خۆی کردووە ئیشی خۆی ڕاپەڕانوە ئیلاقی چییە بەسەرەوەی کێچێتی و پارتی ڕێگ ناکەون بۆ موچەخۆر بازەکەی با كاكا جان والله راسك اخو من يعني راسه من كابراك موظف من وزاره دارائم لليزنا كشم بخواي بس والله يعني بالراسي تابي بريم زورتان صبر قلت يا مسخورات درم زوريان صبر قلت تحمل قلت تنها ما هو شي كما لكل او بس مره مزميدبين وكي متدا بدك كي هات كي نهات همو بالكتروني دكريت بجري دائما تريا بس سيستم تشريكو فيك بخدا يعني بروابك وشي بغداد لا بغداد باش دبي يا اخوان جاءت خلق فرمانبر چیوه او قسم من امادم مسؤوليتهم كل شاشي هو يعني امادم اقسم كديا يعني كيكناني حكومت همش تكو دايدي هیواداری نەو کاتەش نەوترێ وڵای ئەم بانقە کێشەی هەیە و بەخوا کارتەکەی تۆ نایخوێنێتەوە بەخوا جارە پارە نەخراوەتە سەر حساب بانکێکە و خۆ ئەمانەش یەک دنیا کێشە و گیر و گرفتی هەیە کاک عەبدولخالق ئەگەر یعنی بزانی وانە راسك كاكا لسد نزايم بايمتري هر كسي رقم حسابك بو دكريتوا هر كسي بو خوي او كيكاتي هي او الكترونيه حساب رقم باقي هي كيزاك مثلا صري وزارته ولا دارائيه ولا فلان وزارته وما تربيه او خوتي رصيدي خوتي ببيع الكترونيه بس حسابك يعني علاقينيه كاكا لقى حكومتي قداش سكرايا لقى حمش تكرايا باخذها بس يعني مجازو خوش بريوه براسي يعني حذاك عندك شتي نا وزارة دريبين ميزانية دريبين بلام أو دكتور يعني قلتهم تقولان أمن واحد يعرف لما وزارة دارائي شيء زور خوش بريويا إن شاء الله حمو ما ده حسينوا يا أخوة أم بلنا وكو بلنا كاني ترنبيو إن شاء الله اشتكي ليشين ببي زور سباس كاك عبدولخالق راسي لسنة أخسيكم أمن خوم ليك قلوب يسنعني كهوالا إيش لدكين بنظام كني إلكتروني وكارتكان وشتانوا إن شاء الله مجتيش خوش بريويا
وحەزەکەین ئەمەش هەمومان و کابرا گوتنێ هەموو لە خواکە دەژین هەمومان لەو حکومەتە ڕازی بین و هەمومان لە خۆشیدا بین. دەستان خۆش بێ و بە هەموو شتێکی باشەوترێ باش و ڕەحمەت لە هەموو شتێکی خراپەگیرێ. والله وەکوای ئەمن يعني يعني لە حکومەت زیاتر بەرزترم لەو ئەو خەڵکەی بەڵام وایشی لێ دەکەین بڕوا بکە زۆریشمان کردیەوە بە ئەلیکترۆنی دەکەین و چەند باخێکیش وا بە ئەلیکترۆنی کرایە. دەستان خۆش بێ بەڕێوە ئینشاءالله بەرەو باشی دەچین. دەستان خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدولخالق. دەچینە گەرمک باوکی ئاریان وەرەگرین. باوکی ئاریان سڵاوی خوارد لێبێت. خی گەورە لێبێت. باوکی ئاریان سوپاس بۆ پەیوەندیەکەت. فەرموو لەسەر تەوەری بەرنامەکەمان چیت هەیە؟ دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم. زۆر سوپاس. وڵی من یەک داوامەیە لە جەنابتان. بەڵێ فەرموو. من لەسەر خانشینی مەدەنی ئەگەر داوا بکەم لە کەناڵەکەتان لە ڕێی جەنابتانەوە لە ڕێی کاک ئەحمەدی حاجی ڕەشی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق بە دادوەچوونێ بکا بۆ موچەی خانشینی مەدەنی بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بۆ هەرێمی کوردستان. من باوکم لە 1970 بەڵێ باوکی ئاریان. بەڵێ لە ساڵی 1970 لە ناوپارێزەوە کە تاعین بووە هەتا 2006. بەڵێ نزیکەی 330,000 وەرەگرێەوە نزیکەی 14-15 مانگە ئەم حکومەتی نابەهرێمە نزیکەی 14-15 مانگ معاشیان خواردوون. بەس ئەوە چ پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوە هەیە؟ یعنی ئەو پەیوەندی بە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە هەیە وانە؟ بەڵێ خۆ ڕاستە بەڵام ئەگەر پەرلەمانتاری جەنابی سەر بۆ نمە کاک ئەحمەدی حاجی ڕەشی ئەگەر لەوێ وەکو پێشنیارێک بێتە پەرلەمانی کوردستان یا ئەنجومەنی وەزیران لێ بەداچوانێ بکە بۆ ئەو خانشینانە بەڕاستی خەڵێکی زۆر زۆریان لێکراوە. من لە دەدیکابراوەدی من خۆشم معاش خۆرم لەم حکومەتی هەرێمی کوردستانە. ئایا معاش بۆ دوان ناکرێت دیارەم خەڵکە هەرەوە قابیلە و من بەس بە حاڵی خۆم هیچ گلەیەکم نییە چوودا زۆرمان کرد هاتینە سەرجادەوە بڕۆ بێرەوە هیچ ئیسپادەیەکی نەبوو لەگەڵ ئەم حکومەتدا. دەستخۆشی لە بەرنامەکەت. دەستخۆش زۆر سوپاس باوکی ئاریان لە گەرمکەوە. سوپاس پێشنیارەکەت ئیشەڵا گەێنینە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان. بێگومان خانەنشینان بە پێی زانیاریەکانی من چ مەدەنی چ سەربازی هەڵە نەبم دوو کەسی ژەرباسیان کرد لە بەرنامەکەیە ساڵ زیاترە ینی موچیان دواکەوتە ئەو موچەی ئێستا وەریەگرن وابزانم هی سەرەتای ساڵی 2010 یان کۆتاییەکانی ئەنی مانگەکانی کۆتایی ساڵی 2017 وەریەگرن. سیروان حەسەن نووسیوێتی سیروان حسین نووسیوێتی لەبەر ئەوەی بەشێکی معارەزە وەکو پێویست دەرنەچوون شەرمەندەی لای خوا و خەڵک بوون بۆیە موچەی خەڵک ئاوای لێ هاتووە. ڕەوەند عەبدولکەریم کۆیی نووسیوێتی بابەتێکی نووسیوە جارێکیان پیاوێکی جوولەکە کە بەلای ئیبراهیمی ئەدەمدا تێپڕ ڕەحمەتی خوای لێبێت سەگەکەشی لەگەڵدا بوو کابرا جوولەکە بە ئیبراهیمی ئەدەمی گوت ڕیشی تۆ خاوێنتریان کلکی سەگەکە بابەتێکی نووسیوە دیارە مەبەستێکی پێی هەیە. بەڵە پەیوەندیمان لەگەڵایە شەیداخان لە هەولێرەوە. بەڵە فەرموو. سلام علیکم. علیکی سەلام و ڕەحمەت الله شەیداخان. ئاشکاکە. زۆر سوپاس خوشکی من فەرموو. وڵی معاشێکمان هەیە لە خانەنیشی یەکێتی. بەڵێ. ئەو سێ سارە نەهاتیە. بەڵێ. سێ سارە وەرمان نەگرتیە. بابم نەمایە. بەڵێ. دایکم بە ناوی خۆی کردیە. سێ سارە هیچ نەهاتیە. دەنگ و باسی هیچ نییە. بەڵێ بەڵێ. حەزم لە ڕێگەی بەرنامەکەتەوە ئەگەر ئینشاءڵڵا. بە چاوان. دەستخۆش بێ شەیداخان زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت. کوردۆ دەربەنی نووسیوێتی لەبەر ئەوەی خەڵک و بە تایبەت موچەخۆر بە هەموو شتێک ڕازیە بۆیە حکومەتی هەرێم بەم شێوازە موچە دابەشەکات. یاد ئازاد نووسیوێتی لە پێناو بەرژەوەندی خۆیان ئاگیان لە میلەت نەماوە ئیتر موچە هەر بەلایەنەوە گرنگ نییە بێگومان
کاک عەبدولخالقیش بە جۆرێک لە جۆرەکان ئەمەی پشتڕاست کردەوە وتی کۆبوونەوەکانی نێوان دوولایانی دەسەڵاتدار بە تایبەتیچێتی و پارتی تەسیری هەبوو لەسەر و تەسیری هەیە لەسەر ئەم دابەشنەکردنی موچەیە دەوتت ڕێکەوتون وەزع باش بێت دەوتت ڕێک نەکەوتون وەزع باش نابێت دەچینە چەمچەماڵ کاکە ڕەش وەرەگرین کاکە ڕەش سڵاوی خوارد لەبێ عليك السلام ورحمة الله وبركاته کاکە ڕەش ئینشاءالله داهاتوویەکی سپی و گەشت دەبێت ناوەکەت تۆزێک ئەوەیە بەس ئینشاءالله داهاتوویەکی پرشنگدار و عاقیبەتێکی سپی دەبێت فەرموو لەسەر تەوری بەرنامەکەمان چی دەیە والله تەوەرەکە ئەو لەسەر ئەوەیە نیوەی کوردیان ئەم حیزبانە نیوەی کوردیان بەبێ هیچ تەقاوت کردووە لە ماڵەوە 300,000 بۆ بردنەوە 650 بە ملیۆن بە ملیۆن ئێمە ژۆ وەزارەت ناوخۆ تەقاوتمانەکەن بە 240,000 سال خزمەمان 23 سال خزمەمان بەڵێ کاکە ڕەش بەڵێ باش ئەوانەی کە بە ناحەق وەکو تۆ وەڵێیت خانە نشین کراون خەڵکێکی زۆر 500,000 وەرەگرن خۆ ئەوانیش موچەکانیان نادەنێ وەکو ئێوەش کە با بڵێن موچەخۆرێکی فعلی هەرێمی کوردستانن خۆ موچەی ئەوانیش نادرێ موچەی ئێوەش نادرێ موچەی هەموو لایەکیان دواخستووە هۆکاری ئەم بە سیستەم نەکردنە ئەم دواخستنە بۆچی ئەگەڕێتەوە تێگە بچیاڵێ قەسمەوە نییە بەڵێ قەسم ئەوە نییە دواکەوتنەکە بەڵێ قەسم ئەوەیە کەوا ئەوان بەبێ یەک هۆکارێک تەقاوتیان کردووە لەبەر بەخسارە 500,000 دەنێ من 63 سال تەمەن دەرمەکەن 240,000 مەدەنێ نەعەدالەتی هەیە بەڵێ باشە بۆ تەقاوتەکەی من ئەوە نەیە بۆ تەقاوتی ئەوانەی کەوا هیچیان نەکردووە 560 دەستخۆش سواز بۆ پەیوەندیەکەت لە چەمچەماڵەوە کاکە ڕەش سواز بۆ پەیوەندیەکەت دەچینە سلێمانی کاک هەڵۆ وەرەگرین سڵاوی خوارد لێبێت کاگەڵۆ هەموو کاتێک باشوێنە قوزان زۆر سپاس فەرموو قوزان من مامۆستام وەکو پیشەی خۆم بەڵێ سەرکەوتوو بیت زۆر مەمنون ئەمانە حکومەتی ئەمانە شەڕی بچەتی لەگە میلەتەکەن لە پێناو چییە؟ نوێنەری میلەت نین ئەمانە وەکو کۆمپانیاوە باشە کۆمپانیا کاک هەڵۆ 4 ساڵ لەسەر جادە بووین ئەجابیشان تا حکومەتی فیدرال هاتە سەر خەت مامۆستا هەڵۆ بەڵێ خۆ کۆمپانیاژ ئەگەر بێ کۆمپانیایەکی سەرکەوتوو بێ لە کاتی خۆیان ئیشەکانی خۆی ڕاپەڕێنێ لە کاتی خۆیان موچەی کارمەندەکانی کەرتی تایبەتی خۆی ئەدات یعنی ئەمان ینی وەکو کۆمپانیاکیش ناکەن یان یۆتا لە کاتی خۆیان موچە نادرێ بە سیستەم نادرێ ئەزان چۆنە بۆچیە ئەمانە خوا ناناسن بۆ مافی مرۆڤیان لا نیە ئینسانیت نازانن خۆ کە دەمەکەنەوە باسی دیموکراسی و مافی مرۆڤ بە هەموو کەسێکە فرۆشنەوە دیموکراتی نییە ماڵ دیموکراتی من باشی پێ بڵم لە دیموکراسیە لەو سەرهاتوومەوە بەڵام دیموکراسی لە سەرتاسەری دنیایە نیشتیوان نییە بەڵێ دەستخۆش مامۆستا سپاس گوێ لە برای خۆ بە دیموکراسی بۆیە پێ دەڵێن لە دنیایە نییە هەر کەسێ هێزی هەبوو یەسەر هێز بەکارێنێ دەستخۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت شتی کەشم مابوو ئەگەر حەزەر نەبێ ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین چونکە کاتی بەرنامەکە نەماوە ئەزان چۆن ئەمانە قەیران نییە نی قەیران گوناحە بەعزەکەن بەسەر چاو قەیران وەختێکە بێ کە مەسەلەن داهات نەبێت داهاتێکی زە بەلاحەیە من مامۆستام جملە لە محیلێکی بەشی ئاوری بەریتانیا بوو ئەڵەو داهاتی لە کوردستانی بەشی بەریتانیا کە جارزانە بەریتان نزیک بۆتەوە لە 90 ملیۆن ئێمە لێرە 5 ملیۆن دووشی ئاوارە بووە سێ ماوەتەوە جارزانە معادلانە سێریکە سێری معادلانەکە بزانە ئەنجا لەکوێ دەست پێکی کۆمەڵگە هەر چاول بوو کاکە بەدە زەمانە وێران بووە ئەو سێری کچی داماوە کە کرد لە ساسی 5 قەیرەیە جاران کە داوای کردەکرد ئەبێ ڕیسپی دوو گەڕەکە بردان دەکچشانایەتێ ئێستا کچی کردە داماوە لە ساسی 5 میسێکی تێپەڕانەوە میسە ساڵیش 5 بووە ئێستا وێرە لە ساسی 5 بەداخەوە نازانی گرفتەکانەوە زۆر نازانی لەکوێوە دەست پێ ئاماری شەرتەکە هەر ئەتۆقی دەستخۆش کاتی باشم پێدەی مامۆساڵۆ سوپاس دەکەین بە هیوای سەرکەوتن بۆ جەناب هەموو مامۆسان
کۆتا پەیوەندیمان لە شارە زۆرە ئەمڕۆ بینەرانمان لە شارە زۆر بەڕاستی ئەکتیڤ و چالاک بوون پەیوەندێکی زۆرمان لە قەزای شارە زۆر و هەڵەبجەی تازە و دەوروبەریەوە بوو کا گۆشمان سڵاوی خوارد لەبێت وەک دوا پەیوەندی فەرموو باش براکەم زۆر سپاس چاوماتم بەخوا ئەبرام وەکو پێشنەوەی بیا لە قەزای شارە زۆر لە گەڕاکەمەوە وەسمەکەتایە لە 2016 ئێمە بنیان کراوین زۆرین لە لیواکانە حەزان ناوی لیواکان بڵێن هەتا ئێستا حکوومەت ئەڵێ ئەمڕۆ مەسئولەکان نەک حکوومەت نازانم من پێشنەکەیکی سادەی هەڵێ ئەمڕۆ لابانێ حکوومەت تاک بۆ پارەتی نییە چۆن بەخوا لە ساترەکانی شەری داعا لە مەتەقەی داقوق برینا بووین هەتا سەحسابی یەکی جاوە لەگەڵ لێ 4 ساڵە بە قەنەز برینا بوون لێکرا شەی بوون هەتا ساڵێ بۆ نەگرتین داواکاریتان لە چی هەیە ینی لە بەرپرسەکانتان هەتانیان لە حکوومەت یا لە وەزارەتی پێشمەرگە براکەم مەسڵ مەسئولەکانمان ئەمڕۆبانیمان پێەکەن بەڵێ کاک هۆشمەند بەڵێ بە قوڵان مەسڵ مەسئولەکانمانە ئەمڕۆ بانیمان پێکەن هەرڵێ ئەمڕۆنا چاوەڕێکم بە حکوومەت چاک بێت ئەم حکوومەتە ئاتاکی چاک بێتەوە لە 10 ساڵیمەوە پێشنەکەم هەتا ئەم دەقەمنی دام ئەوە هەستا وەشتم یان لە دەمانەما پیر بووین بەدەم ئەم حکوومەتەوە بووین بۆ فلیمەی نەبێتەوە هەڵێ حکوومەت ساوایەکی ئەتاکی حکوومەت ساوایە جەنابەت پێشمەرگەی سەر بە وەزارەتی پێشمەرگەی یا پێشمەرگەی حیزبیت بەڵێ لەسەر لیواکانی لەسەر لیواکانی تا ئێستا بریناریش بوویت و ئەو بەڵێنانەی داوێنە نیان بردۆتە سەر بەڵێنیان زۆر پیاوی وتی وای بۆکەین لە خەسانی ئازاری کەرکوو چی دێڵن ئاخسانی ئازاری کەرکوو دوو ڕۆژ لێ بووم هاتووە بۆ بەجێقە خۆمان لە شارە زوودا لەسەر گیرفانی خۆم بەسەری خۆم گردووە تەداویم کردووە پارەمدا لە خۆمان سەرف کردووە یەک مەسئول ئاوڕێ لێ ناوینێتەوە زۆر بەداخەوە کا گۆشمەنجان بەرکوم بەرپرسان گویان لەم قسانەی جەنابتان بێت و وەجارم باسی تێوەرەکەن لەسەر ئەوەی پێشنەکانی برینار بوون وەکوێژێزیشمانی کردووە قساکەم من سەودەم باسی ئەوەکەن هەتا ئێستا ئەوڕیانەی ناوێتەوە ئەو کەسانەی ئەوان وەکو من ناوێت منکەن قسەکەن من ڕوبەڕوو قساکەم ئەمێ تەوەرەکەن شەڵا سەر ئەو بابەتە شتێکمان بۆ گەن پێش بەخوای گەورە پشتیوان بەخوا بەمیتانم پێش بەخوای گەورە پشتیوان بەخوا و ئینشاءالله دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت تا دوێنە بۆ شەڕات بەخوا شەو نەخۆنیمان لەگەڵ تابانی نەخۆن دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت کا گۆشمەند وەک دوا پەیوەندی لەگەڵمان بووی زۆر سپاس بینەرانی بەڕێز هیچ کاتمان نەماوە لە کۆنتترۆلەوە کاکە بیلال پێمەڵە هیچ کات نەماوە بۆیە کۆمەڵە کۆمنتی تر هەبوو دیارە پەیوەندی تریژەیە بەڵام ناتوانین لەوە زیاتر کات بەرین سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد بە کۆمنتەکانتان بە تەلەفۆنەکانتان سپاس بۆ و برا خۆشەویستانی لە پشتی کامێرە لە ژووری کۆنتترۆلی پەخش بوون لەگەڵ ئەوان و بە هاوکاری ئەوان ئەم بەرنمەیەمان پێشکەشکردن تاڵقەیەکی نوێ لە بەرنمەکەتان بەرنامی دوانگەی خەڵک هەموو لایەک بەخوای گەورە سپێرین هەر شاد بن و خواتان لەگەڵ